وش يوصل
زۆر ئاودان بۆ ڕادیۆگەڕیان کاگەشمان هەورامی هاوڕێ دێرینمان هونەرمەندی دێرین هونەرمەندە دەنگ زوڵاڵەکەی هەورامان ئەوە هەر جارە دانیشتی شاسایی بوو بەم جوانە بەرنامەیەکی زۆر جوان بەتەنیا ئەکەینەوە لەگەڵ خۆشەویستە و سوپاسی کاگورهان و هەموو خۆشەویستان و هاوڕێیان کاکاران و وەڵای لەم ناوەکان کاکدەبان و کاکمیشا چاوتان مادەکەم هەر سەرکەوتوو بن ئێمە هەموو کاداواتمان دڵخۆشکردنیەوە. زۆر سپاس ئێمەش بەڕاستی هەرکەس کەلیمەی کێورامی ئەڵێ هەرکەس غەمبار بۆ غەمش فراوان پەی ساکنی غەم بلۆ هەورامان بەڵام ئێمەش ئەڵێن هەرکەس غەمبار بۆ غەمی زۆر بێ بەڕاستی ڕۆژێک سەردانی ئەم برا خۆشەویستانە کاکە جەزای ساز و کاکەویست و کاکە ئادان لە ڕادیۆی گەڕیان بەڕاستی غەمی ڕاماڵێ منم ڕۆ زۆر خەفەتبار بووم بەڕاستی بەڕاستی غەم لە دڵمانەوە کە بە بینینی ئەوەی خۆشەویست سپاسانەکەم.